شەتڵی تەماتەیە هەرە جۆرەی کە دەبینن ڕێگێکی جوان و ڕێکی پێک. تقریبا بۆ 2 ساڵ دەبێت کە خەریکی ئەم میشەین. ئەلبەتە لەوە پێشتر کە 3 ساڵ و پێش میشە بەردەوام بۆ کاری کردو لێرە خزمەتی بە خەڵکی پێنجویان کردووە بەعام. بە دوای ئەوەش بۆ کاروبارەکەش کێمە بەیانیانە ساعت 6 هەڵدەستین هەتا ساعت 6 ئێواری ئەمە لێرە خەریکی کاروباری. زۆرتر ئێمە بەعام تەماتە دەکەین، دوای ئەوانیش کاڵک و شووتی و بیبەر. ئەم سێشتە خەیاریشمان هەبووە ساڵ لێرە کولەکەشمان بووە. بەعام جوتیارەکان لێمان ڕازین و شکر بۆ خوددا هەمیشانە ئێمە ئەگەمە بانگی خەڵک دەکەین بۆی کە تۆکانیان بێنن لە هەفتەیەک إلى 2 هەفتە ئێمە زەرکێتەکەمان پڕ دەبێتەوە ئێرە پڕ دەبێت و جێمان نامێنێت. زۆر جار بووە بە ناڕەحەتیەوە شەتڵمان تۆمان لە فەلاح وەرنەگرتووە کە ئێمە جێمان نەبوو بۆیان دابنین بە خاتری ئەوەشە کە عەرزم کردی دەمانهێمە پەرەی پێ بدەین و گەورەیکەینەوە ئینشاڵڵا. خۆی ئەم بیرۆکەیە کە من هاتمە ئێرە بەڕاستیەکەی دوکانی زراعیم دانا پێشوەخت پێش چەند ساڵێک لە بازیان هەم بوو ئەم پرۆژەیەمان هەبوو لەوێ کە سەیری هاوڵاتیانم کرد لێرە جوتیارەکان شەتڵ ئەکەن شەتڵەکان 180 خەسارە بێت لە کەلاوەیەکە شەتڵی ئەەکەن و دایەنێن و نسبەی ڕواندنی 120. بەڕاستی منش بیرم لەوە کردەوە پرۆژەی کە هەمە لە بازیان و پیرەمەگرون هەستم پرۆژەیەکی تریش هەروەکو ئەو پرۆژانە لێرە دروست بکەم لەبەر خاتری هاوڵاتیانی دەڤەرەکە و سنووری قەزای پێنجوێن. هەر لە 0 تا 100 شارەزایی خۆی دەوێت هەتا ئاودانەکەشی باز شارەزایی خۆی تایبەتە یعنی تۆ تایمی ئاودانەکەت دەبێت تایمێکی مشەخەص بێت لە ڕۆژە ناتوانانی هەم ڕۆژێ بەیانی ئاوی دەی ڕۆژێ ئێوارە ئاوی دەی ڕۆژێش تایمێکی مشەخەصە و دەبێت لە تایمی خۆی داودرێت ینی هەتا زیادی و کەمێکەشی تاسی دادنێت لەسەر شەتڵەکان لەسەر ڕنگۆڕی شەتڵەکان لەسەر گەورەی و بچووکی شەتڵەکان تاسی دادنێت. واتە تایمی کارەکەی ئێمەش تایمێکی مشەخەصی نییە ئێمە 24 ساعتە ینی بۆمان نییە تایمێکی سراحەتمان بێت تا شەتڵەکان تەواو نەبێت تەحویلی جوتیارەکانی نەدەینەوە نەوەڵامە تایمێکی ئیسراحەتی خاصمان نییە.